هەولێر گەیلان سابر پامێری کورسانیوس ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت لەبەرەوەی کە تای خوێن بەربوون بڵاو بۆتوانێت ئەمە وەزارەتی تەندروستی عێراق وەرمی کوردستانیشی ناچار کردو بۆی کە هەڵمەتی هۆشیاری ڕابگەین و زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بخەنەڕۆ. ئێستاش هەڵمەتێک هەیە سەبارەت بەم بابەتە. گەیلان سابر ڕاستەوخۆ لەگەڵمانە بە گەیلان نیۆڕۆ باش دێمە لای تۆ قسەمان بۆ بکە بزانین زانیاری چیە سەبارەت بە ئەو هەڵمەتە هۆشیاری کە سەبارەت بە تای خوێن بەربوون وا بڕیاران انجام بدرێت. زۆر باشەیەوی سلااو لێبێت ینی وەزارەتی کوشتکاڵ و حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ سەرهەڵدانی ئەم پەتایە لە ساڵی ڕابردوو دەستی بە ڕێنمایەکان کردبوو. ئەم ساڵیش دەستی بە پێدانی ڕێنمایی و پشکنین کردووە لەو شوێنانەی مەترسی سەرهەڵدانی ئەو نەخۆشەی لێ دەکرێت بەتایبەت سەربرخانەکان و ئەو شوێنانەی کە ئاژەڵی تێدا بەخێو دەکەن بە مەبەستی خۆپارێزی لە نەخۆشی تای خوێن ببرن. لەسەر بابەتە بۆ بزانین ڕێنمایەکان و ڕێکارەکانی وەزاری تەندروستی لە ئێستادا لە چ ئاستێک و لە چ خۆناغیدا هیوا عەلی و تێبێژی وەزارەتی کوشتکاڵم لەگەڵە زانیار زیاترمان پێدات. کاگیوە سوپاس بۆ دەرفەتە سلااو لێبێت. ئەگەر پێمان بڵێ هەماهەنجتان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان لە چ ئاستێکدایە ئەوم هەڵمەتە لەکەیەوە دەستی پێ کردووە و دەتانەوێت پەیامتان بۆ هاوڵاتیان بۆ ئەوی خۆیان لە ئەو نەخۆشە پارێزن چیە؟ بەخێر بێن سپاس بۆ کورسا. دیارە بابەتی نەخۆشی تای خوێن بەربوون یەکێکە لە نەخۆشە گوازراوانەی کە ساڵانە لەگەڵ گەرمبوونی کەشوهەوا زیاتر لە مانجی نیسان بەرەوسرەوە لە عێراق ئەو نەخۆشە بڵاو دەبێتەوە. لە ناوڕاست خواری عێراق ئەو نەخۆشە بڵاو بیتەوە بەرکەوتەی هەبووە بەداخەوە لە کەرکوو قوربانی چیلی هەبووە. بەڵام هەموو ساڵێک ئێمە لە حاڵەتی ئامادەباشی داین لە ڕێگەی لیژنەی باڵای ڕوبەربوونەوەی تای خوێن بەربوون کە وەزارەتی کشتکاڵ سەرۆکاتی ئەم لیژنەیە دەکات، بەڵام وەزارەتی تەندروستی و وەزارەتی ئەوقاف و وەزارەتی ناوخۆ و وەزارەتی شارەوانی بەپێی تایبەتمەندی و بەرپرسیارەتی هەمانجی وەزارەتی کشتکاڵ دەکەن و ئەمساڵ بۆ ڕێگریکردنی ئەم نەخۆشیە و بڵاو بەرفراوانکردنی هەڵمەتی هۆشیاری خۆپارێزی خۆشبەختانە لیژنەکان هەموو ئەرکن لە ئەرکدانەوە تایبەتمەندی و هاوکاری باشیان هەیە. نزیکەی 100 تیم لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کشتکاڵ و تیمەکانی پزیشکانی ڤێتەرنەری حملەیەکی زۆر باشی شۆردنەوەی شوێنی سەربڕینی خانەکان و شوێنی ئاژەڵەکان و ئەو ئاژەڵدارانەی کە لەسەر گوندەکان و لە هەرێمی کوردستان ئاژەڵ بەخێو دەکەن هەمویان دەرمانی پێویستیان بۆ دابین کراوە. حملەی شوشتنەوەی ئاژەڵەکان بۆ خۆپارێزی لەو نەخۆشی و ڕێگریکردن کراوە. لە هەمان کاتدا لەگەڵ وەزارەتی ئەوقاف و لەگەڵێکی زانایان و تایبەتمەندی کراوە. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان نەخۆشیەکە لە کۆنتڕۆڵدایە و تا ئێستا هیچ حاڵەتێکی توش بوون بە نەخۆشی تۆمار نەکراوە. لە حاڵەتی تو بڵاوبوونەوە یاخودبوونی هەر دیاردەیەکی ئەو بابەتانە تیمی پزیشکی و ڤێتەرنەری خۆمان ئامادەکاریان کردووە. ینی باسی وەزارەتی ئەوقافت کرد. ئێوە هەوڵتانەداوە بە ڕێگایەکی دیکەش هاوڵاتیان هۆشیار بکەنەوە لە مەترسی ئەو نەخۆشە بۆ نمونە لەگەڵ یەکێتی زانایان لەگەڵ وەزارەتی ئەوقاف لە سەرهێڵ بن بۆ ئەو لە ڕێگای منبەرەکان و هاوڵاتیان لە مەترسیە ئاگادار بکەنەوە. بەڵێ بەتاکید لە هەفتەی ڕابردوو کۆبنەوە کراوە لەگەڵ وەزارەتی ئەوقاف لەگەڵێکی مەکتەبی تەنفیزی یەکێتی زانایان دیارە هەماهەنگی بۆ بەکارهێنانی مینبەری مامۆسایانی ئاینی و کاریگەری ئاینی ئیسلام بۆ پابندبوونی لە هۆشیاریەکان هەڵمەتە هۆشیاریەکان زەختی لێوە کراوەتەوە کە مامۆسایانی ئاینی زەخت بکەنەوە و ئەمە یەکێکە لە ڕوانگەکان لە چەندین کەناڵی تریشمان بەکارهێناوە بۆ تونکردنی زموزۆڵەکانی گواستنەوەی ئاژەڵ یاخود کەرنتینەکان، دانانی مەرز لە شوێنی کوشتنەوەی ئاژەڵ و سەربرخانەکان و هەمانجی لە هەڵمەتە هۆشیاریەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی کشتکاڵ هەمومان بێکەوە ئیش دەکەین. خۆشبەختانە وەکو باسم کرد ئەم نەخۆشیە لە کۆنتڕۆڵ و لە چاودێریدا تۆمار نەکراوە و نەگەیشتوتە حاڵەتێکی مەترسیدار، بەڵام بە بەردەوامی لە کاتی بڵاوبوونەوەی هەر زۆرە نەخۆشیێکی گوازراوی ئاژەڵی جگە لە تای خوێن بەربوون. وەزارەتی کشتکاڵ ڕێکاری هەیە و ئەمەدە باشی کردی بۆم کۆنتڕۆڵکردنی ئەم دیاردەیە. دەستان خۆش. سپاس بۆ زانایەکان سپاسان دەکەم. هیوا عەلی وتێبێژی وەزارەتی کشتکاڵ و حکوومەتی هەرێمی کوردستان هەوی وەکو میوانەکەشم ئاماژەی بۆدا کە وەزارەتی کشتکاڵ و سەرچاوئاویەکان لەگەڵ وەزارەتە تایبەتمەندەکان کە وەزارەتی ناوخۆ تەندروستیە لیژنەی هاوبەشی بەردەوامی دانایە کە لە ڕێگەی 100 تیمەوە لە هەموو کوردستان پشکنین و ڕێنمایی دەداتە ئەو شوێنانەی کە مەترسی بڵاوبوونەوەی تای خوێن بەربوون لی دەبێت. خۆشبەختانش کە تاوکە ئێستا لە هەرێمی کوردستان هیچ حاڵەتێک نییە بۆ میوانەکەشم ئاماژە بێدا کەناڵی دیکەیان دۆزیتەوە لە ڕێگەی کەناڵی دیکە بەتایبەت وەزارەتی ئەوقاف یەکێتی زانایان هەوڵ دەدەن کە هاوڵاتیان لەو مەترسی ئەو نەخۆشیە زیاتر ئاگادار بکەنەوە. گەیلان هەر بژی سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەشت کە قسەی کرد بۆ کورسانیوس. دەست خۆش بەردەوام بین.